هەموو لایەک بارودۆخی جوتیارانی کوردی سنووری مادەی 140 دەبینن بە پلان و پاڵپشتی و دەستڕۆیشتوانی پارێزگای کەرکووک و هێزە ئەمنیەکان ڕوبەڕووی هێرش و پەلاماردانی هەندێک لە عەرەبە هاوردەکان دەبنەوە و ساڵانە لە کاتی وەرزی چاندن و درێنا دەستدرێژی دەکرێتە سەریان و زەوی و بەروبوومەکانیان دەستی بەسەردا دەگیرێت. لەلایەکی تر لەلایەن هەندێک لە هێزە چەکدارەکان بە ئاشکرا سەرانە لە جوتیارانی کورد بە تایبەتی وەردەگیرێ و هەندێک جاریش سەرانە لە جوتیارانی عەرەب و تورکمان وەردەگیرێت. لەلایەکی تر پێشەرکاریەکان گەشتوتە ئاستێک کە ئەو هێزە شۆڤینیانە بۆ پاکتاوکردنی کورد و داگیرکردنی زەوێ کوشتتوکاڵەکان دەست لە هیچ ناپارێزن. ئەوەی لە چەند ڕۆژێک لەمەوبەر لە سنووری داقوق و لە پێشتریش لە سنووری ناحەی سەرگەڕان ڕوویداوە دژ بە جوتیارانی کورد تەنها حاڵەتێک نییە و بۆتە دیاردەیەکی بەرچاو بە تایبەتی دوای داگیرکردنەوەی ئەو ناوچانە هەر جارەی بە شێوەیەک دووبارە دەبێتەوە. ئەمەش بەشێکە لەو هەوڵەی لە مێژووی کۆن و تازەدا بۆ گۆڕینی ناسنامەی دیموگرافی ناوچەکە و پرۆسەی بە عەرەبکردن ئەنجام دەدرێت. لە ئاست ئەو بارودۆخە مەترسیدارەدا ئەم هەنگاوانەی خوارەوە بە گرنگ دەزانین. یەک ئەرچی حکوومەتی هەرێم و نوێنەرانی کورد لە ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی عێراق کە بە زووترین کات بە دواداچوونی جددی لە بەرامبەر ئەو بارودۆخەدا بکات و چیتر بێدەنگ نەبن و کار بکەن بۆ جێبەجێکردنی مادەی 140. دوو پێویستە بڕیاری 29 ساڵی 2012 ئەنجومەنی وەزیرانی عێراق تایبەت بە هەڵوەشانەوەی بڕیارەکانی سەرکردایەتی بەعز بەشی باکوور جێبەجێ بکرێت. سێ پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی هەرێم حکوومەتی هەرێم خۆی بە بەرپرسیار بزانێت لە بەرامبەر ئەو ڕووداوانەی دژ بە جوتیارانی کورد ڕوودەدات و پێویستە کارنامەیەکی هاوبەشی کوردستانی لەبارەی چۆنیەتی چارەسەرکردن و جێبەجێکردنی مادەی 140 هەبێت. چوار حکوومەتی هەرێم پاڵپشتی لە جوتیارانی ناوچەکە بکات ئەوانەی لە ئەنجامی هێرشی شۆڤینانە و پەراوێزخستنی حکوومەتی عێراق تووشی زیان و کێشەی زۆر بوونەتەوە.